يعني تۆ سەیری عەزەمەت و گەورەیەم پێغەمبەرەکە خوا سەلامی لە ناو نوێژە قەدەغە و حرام کردووە وەڵامی سەلام تەمەەن واجبە فەرزی کیفایە دەیخوا حرامی کردووە کاتێک کەسێک سەلام لە تۆ کا لە ناو نوێژە وەڵامی بیتەوە یا سەلام لە کەسەکەی بەڵام بۆ پێغەمبەر فەرمێتی ئەبێ تۆ لە ناو نوێژە سەلام لە پێغەمبەر بکەی نوێژەکەش بەتاڵ نابێت نەک بەتاڵ نابێت بەڵکو واجبە تۆ بەو شێوازە سەلام لە پێغەمبەر بکەی بۆ دروستەتی نوێژەکە و خۆشەویستان و هەروەها لە ناو نوێژە نابێ بەڕاستی ئێمە وەڵامی کەس بینەوە مەهماکان باوکو دایکیش بێت کە ئیتر باوکو دایک خوا لە ئاستیان ئافرن فەلا تەقل لەهما ئوفی وەلا تەنهەڕهما ئەگەر تۆ نوێژ دەکرد باوکت بانی کردی دایکت بانی کردی نابێ وەڵامی دیتەوە مەهما کان ئیتر هەر کەسێکەیە بەڵام ئەم حکمەوە پێغەمبەر نییە صلی الله علیه وسلم لە ناو نوێژابی ئەگەر پێغەمبەر بانگی لێ کردی واجبە وەڵامی بیتەوە واجبە بڕۆی بەدەم بانگەوازەکەیەوە بە بەڵگەی قورئانەمە سەحابە بەڵگەی قورئان و حەدیث و مەسەلەی سەحابەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم يعني لە ناو نوێژە تۆ گەورەی پێغەمبەری خوا بۆ دەرەکەوێت ئینسانی عاقڵ و شیر ئەگەر سەرنج بە سەیرەکە لە ناو نوێژە گەورەی پێغەمبەری خوا بەڕاستی وەک مانگە شەو دیارە ئەدرەوشێتەوە سەیرەکەی سەلام لە غەیری پێغەمبەری خوا بەتاڵە بەڵام لە نوێژە بێ سەلام لە پێغەمبەر بکەیت ئەوسا نوێژەکە دروستە بە خیتابیش ڕووی تێکەی بە حاسیبی بزانی اینجا وەڵامی هیچ کەسێک نابێتەوە بەڵام وەڵامی پێغەمبەر ببێتەوە صلی الله علیه وسلم کە باین لێ کردی ئەوە تا خوا فەرمێت يا أيها الذين آمنوا استجيبوا لله وللرسول إذا دعاكم لما يحييكم أما بو إمام الشافعي رضا رحمة الله إلى سربية لتفسير قرطبية إمام قرطبي نقل كردون قول إمام الشافعي آياتك فرميت إمام الشافعي فرميت هذا دليل على أن الفعل الفرض أو القول الفرض إذا أوتي به في الصلاة لا تبطل لأمر رسول الله صلى الله عليه وسلم بالإجابة وإن كان في الصلاة إمام الشافعي فرميت أجر كاروبارك واجب وفرض هذا بيشوا وكو والله داوای پێغەمبەری خوا وەکو بانکی پێغەمبەر صلی الله علیه و کە فەرزە واجب ئینسان وەڵامی داتەوە ئەگەر لە نوێی شابی وەڵام دەرەوە نوێژەکە بەتاڵ نابێتەوە